ناخۆشترین مەرحەلەی نەخۆشی و وەرگرتنی عیلاجی کیمیایی بەتایبەت بۆ ئافرەت ئەوەیە ئەو لەحزەیە کە تۆ قژت هەڵ ئەوەرێت و ئیتر مەجبور ئەبی بیتاشیت و قژت لابەی بەو شکڵە و بچیتە دەرەوە کە لە سەرەتاوە زۆر لی ئەترسام زۆر نامرتاح بووم پێی بەڵام یعنی ئەمزانی مەرحەلەیە کە هەر ئەبێ پێهاتە بپەڕیت شتێکیشە ئەوە نییە بڵێ لە دەستی ئەی تەواو ئیتر یعنی نهاتەوە شتێکم بۆ مدەیەکی کاتی تۆ لە دەستی ئەی دوای ئەو کاتە هەموو شتەکانۆکو خۆی ئەگەڕێتەوە شوێنی خۆی. من ناوم سۆزیار عومەرە، تەمەنم 26 ساڵە، دەرچووی زانکۆم بەشی زمانی ئینگلیزی، ئێستا مامۆستام، خەریکی ئیشی دیزاین و درومانیشم. سەرەتا هەستم بە گرێک کرد بە بوونی گرێک کرد لە سممە لەبەرەوە چوومە لای دکتۆر و فەحسم کرد گرێکە شکڵی لە کانسەر نەئەچوو بەڵام دواتر کە نەتیجەی زەرعی گرێکە هاتەوە کە پیانوتین کە پاک نییە و تووشی کانسەر بوویت. ئەکی دەرمەجبور عیلاج وەرەگرانی چی ئەەکەیت هیچ شتێک چکە تاو تۆ نەخۆش یعنی پێویست ناکات نەدانیشیت بکریت نەدانیشی خەفەتی بۆ بخۆینە مشکی لە دروستکەینە بڵێ ناچم بۆ عیلاج کرد تۆ کەوتویتە مەرحەلەیەکەوە تۆ ئەبێ بزانی چۆن لەو مەرحەلەی ییتە دەرەوە کەوتویتە ناو چاڵێکەوە ئەبێ بزانی چۆن لەم چاڵە ییتە دەرەوە ئیتر ڕێگاکان هەرچیەک بێت کە لی بیتە دەرەوە مەجبوریت ئەم ڕێگەیە بگریت. کاتی نەخۆشێکەوە لە کاتی وەرگرتنی عیلاجەکانمان من مامۆستا بووم و دەرسم بە تەلەبەکانم ئەوتەوە بەڵام لەگەڵ ئەوەشا کە خولیایەکی مناڵیم هەبوو کە دیزاین و درومانکردن بوو لەبەر ئەوە لەگەڵ ئەوەشا بوومەوە بە تەلەبە و چوومەوە ئەو ڕێگەیە. بڕیارەمان لە دوای نەخۆشیەکەوە دەست بکەم بۆی کە بەردەوام بم طبعاً ئەکاونتێکی پەبلیکم داناوە هەر کەسێک کە ئەو بۆ نەخۆشیات تێپەڕیوە ئەتوانێت نامە بۆ من بنێرێ هەر شتێک کە پێویستیان بێ وەکو بەرچاوڕوونیەک من ئەتوانم ڕاستە من دکتۆرنی من ناتوانم پێیان بڵم عیلاجەکانیان چیان پێیان بڵم ئەبێ چی بکەن یان فەحسەکانیان چییە بەڵام من ئەتوانم پێیان بڵم کە ئەبێت چی بکەن کە چیان لێ بەسەریەت کە چ خواردنێک باشە بۆیان کە چ خواردنێک خراپە نابێ بیخۆن. لێبێ هاوڕێیان شەوتان باش هیوان باشیتانە ڕاستیە زۆر دەمێکە بەتەمام ئەم ڤیدیۆ پۆست بکەم باسی ئەم بابەتە بکەم ئەوەی کە لەسەری بخوێندۆتەوە پرسیارم کردووە ئیسفادی ئەبێت بۆتان و سوودێکی باشی لێ ئەبینن ئینشاءڵڵا. ئێستاش دوای تاوبوونی کیمیاکان و دوای تاوبوونی عیلاجەکانم کە من ئیتر ئەوە تقریباً ساڵێک ئەبێت بەم عیلاجی کیمیاکانمان تێپەڕێوم کە ئەکرا من قژم درێژ بکەمەوە بەڵام ئێستا زۆر مرتاحم لەگەڵ ئەم ستایلی قژم و زۆر بە شتێکی جوانی ئەزانم هەموو ئافرەتێک ئەتوانێت ئەوەی کە ئەوێت بەدەستی بێنێ من ئەو نم شت لە مێشکە ئەو نەخولیام زۆرە هەموو جارێگەڵم لە ڕۆژێکە 24 سەعات زۆر کەمە فریای و شتانە ناکەم کە لە دڵما و کە لە مێشکمە ئەمە بیانکەم من لە شەرپەنجە بەهێزترم چکە من ژنم.